لا بارگای یەکێتی تۆپی کوردستان تیروپشتی جامی هەرێمی کوردستان ڕاکێشرا 34 یانە لە سەرتاسەری هەرێمی کوردستان بەشدار دەبێت هەر 15 یانەکەی خولی نایەبوو 11 یانە لە خولی پلەیەک و 8 یانەش لە خولی پلە دوو لە 8 یانەکەی خولی پلە دوو 4 یان بەرامبەر یەکتر یاری دەکەن سنوور میوانداری باتیڤیا دەکات و هەڵەبجەش میوانداری شارە زوور دەکات براوەی ئەو دویاریە هاوشێوەی 4 یانەکەی دیکەی خولی پلە دوو دەگەنە قۆناغی 32 جامی هەرێمی کوردستان دواتر تیرپشتی قۆناغی 32 ڕاکێشرا سەرجەمیانەکان تێکەڵ کران لا بەهێزترین ڕوبەڕوو بنەوە 4 قۆڕنا میوانداری سەی سادق دەکات هەندرێنیش پێشوازی لە زاخۆ دەکات ئاڕاڕاتی پێشەنجی خولی نایەبیش دەبێتە میوانی مەخمور و برایەتی و دوهۆچیش لە هەولێر بەیەک دەگەن پێشمەرگەی هەولێریش پێشوازی لە ئاکرێ دەکات کەمێکی زۆر لە یانەکانی پلە دوو توان بڵێن پلەن یەکش بەشداریان کرد لەبەر باری دارایی وەکو خۆیان ئاماژەیان پێ کرد بوونە 34 ینی لە قۆناغ یەکەم تەنها دوو یاریە بێ ئەوش تیپەکان هەشتی بوون کردمانە دوو گروپێکی لە گەرمیان گروپێکی ئەتوانم بڵێم لای دهۆکەوە بوو لەو گروپانە 4 بە 4 بوو بۆ نمونە لە گەرمیان 4 یانە بەشدار لەو 4 یانەیە قورعەمان بۆیان کرد تیرپشکمان بۆیان کرد یەک یاری بوو لەو 4 یانە یەک نادی دەرەچێتە دەرەوسیانی بەش ئەچێتە قۆناغی 32 بۆیە یعنی لە قۆناغی دووەم 32 یانە بەڕێواچێ 32 بێتە 16 بێتە 8 بێتە 4 ئەبێتە کۆتایی ینی بەم شێوازە بوو لەبەرەوەی ئێمە نامانەتوانی هەمووی بە هیچ شێوازێک لە جیهانە نییە مەسەرەن لە قۆناغی 32 چاوەڕوان هەبێ بۆیە بەم شێوازە بوو ئەوش ئەتوانم بڵێم هەموو یانە ئامادەبووەکان ڕازی بوون لەسەر ئەو شێوازە یاریەکان 1 و 2 مانگ بە ئینشاءڵڵا بەڕێواچێ یاریەکان ئەوەستێ بەڵام خولی پلەیەکمان ڕۆژی جومعە بەڕێواچێت جومعە و شەمە بەڵام وەکو پلە نایەبەکان ئەوەستێ لەبەر جامی کوردستان یاریەکانی جامی هەرێمی کوردستان سەرەتای مانجی داهاتوو دەست پێ دەکات و یانەکان بە یەک شکست ماڵ ئاوایی دەکەن هەفتەی داهاتووش یاریەکانی خولی نایەبوو پلەیەک بەهۆی جامی هەرێمی کوردستانەوە دەوەستێت حوسێن محەممەد کەناڵی پێام هەولێر